الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خوای ژیان، ئێمە گەیشتونەتە مانگی پیرۆزی ڕەمەزان و نزیکە بینەوە لە ناوەڕاستی. ئەم شەو کە شەوی سیانزەی ڕەمەزانە، دوعا بۆ یەکتر زۆر بکەین. خوای گەورە هەموو لایەکتان موفق و سەرکەوتوو بکە. خوای گەورە عاقبەت خێرمان بکە یا ڕەب. هەموو ئەوانەی گوێیان لەم دوعا و پارانەوەیە و هەموو ئەوانەی دەستینی زایان هەمیشە بەرز بۆتەوە زۆر لە تۆ ئەپارێنەوە یا ڕەب. عەفویان بکە، لیان خۆش بە. وا نزیکی 15 ڕەمەزان و کۆتاییەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانە بینەوە یا ڕەب. قبوڵمان بکە بە عەبدی خۆت، وەرمان بگرە و تەوبەمان قبوڵ بکە. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ئاسیسان، وریای هەموو ئیش و کارەکانمان بین. کارت پیشانی خەڵکدا بۆ خەڵکە. خەڵوەت دۆستی عەمەلە، نهێنی دۆستی عەمەلە. تەنها فەرزەکان لە پێش چاوی خەڵکیە جێبەجێ بکەن. بەرگەیشتی تر ناگرن و ئەترازێ و ئەفەوتێ و دەستکەوتی قیامەتت تایە نابێت. ئەساسی کردار تەوحید و ئیخلاسە کە ئەم دوانە نەبوو کردار بەدکرداریە. یا ڕەبی، منی بەندەت یا ڕەب. یا ڕەبی، هۆکارەکان کەمتر دێنە دەستم و خۆیانم لیاخیەکەن. هەتا تۆ بناسم و هۆکار نەناس بم. دەرگا بەبێ هۆدا ناخەیت. دڵتەنگی ئاگری لە خۆشی ژیانم بەرداوە هەتا پەنا بۆ تۆ ببەم. چەند بەڕەحمی، چەندە ئەتەوێ دەرگای تۆ بگرم و لێی تێناگەم. چەندە نەزانم بە دوای ڕێگەی تراوێڵم و تۆ نەناسم. هەموو عمرت گەڕیدەی مەیدانەکانی نەفس و تەموو مژەکانی گومان و سەرخۆشیەکانی بێ ئاگاییت و گلەیی نەبوونی سەفای دڵی شەکەیت. یا ڕەبی، داخڵ بە حەسرەتم مەکە کە حەول و قووەتم نییە لە خۆتم حاڵی بکە یا ڕەب. ڕەحم بە بێتفاقیم بکە، حەلی حاڵم بکە. محەیەری ئیش و کاری شڵەژاوی خۆم بووم، حاڵیم کە حاڵی نیم. حاڵیم لە خاڵی بوونی حاڵم حاڵیم بکە، ناحاڵیم کە وازانم خاڵی نیم. حەلحەلەی حەلم بە حەل بگەێنە، ناحاڵیم هەر زۆریش بێ حاڵی ناحاڵیم یا ڕەب. ڕەحمم پێ بکە یا ڕەب. نەخۆشیم بە هیچ تەبیبە چارەسەر ناکرێت. بە ئیلهامی تەوبەیەکی نەسوح بۆ ئەم بەندەیەت ئەم دەردەم لە تەشەنە و سیرایەت بوەستێنە. ئەم ئازارم بە کۆتا بگەیەنە. محتاجیەوەم کە لای تۆیە یا ڕەب. ئەگەر نەشزانم داوای بکەم، فێرم کە چۆن تکا لە تۆ بکەم. چێژی تکا و پاڕانەوەم پێ بدە. یا ڕەبی، سەری سەرکەشم فێری بەرزبوونەوە بکە بۆ سوژدەی درێژخایەنی ناو میحراب و بەرماڵی ماڵەکەم. ئەم ماڵەی من بە سوژدە ماڵی بکە یا ڕەب. ئەم بەرماڵم بە نووری سوژدەکان ڕووناک بکەرەوە ئیلاهی. یا ڕەبی، حاڵیم بکە هەتا خاڵی نەبم. فەقیرێکم چاوەڕوانی بەخشینەوەی بەخشینێکتم. کە فەزڵ و کەرەمت کرد حاڵی ئەبم و فەقرم بە پایان ئەگات. دەستی بەتاڵم بۆ دنیا معلوم بوو کەچی هێشتا نەفسی غەددارم گەنجینەی قارونم پیشانەدات و وەقتێ بۆ تەوبەم پیشان نادات و پێم نادا. با نەفسی ئەممارەم نەزانێ کە تەوبەم پیشانەدەیت لێمە فڕێنێت. یا ڕەبی، تەوبە بێت. وەرن نازێ بۆ بێنازی مەحشەرتان پەیدا بکەن. نەفس بە ڕازاوەیی زیندانی کردوم، ڕزگارم بکە یا ڕەب. داوام شەربەتی نزیکیتە ئیلاهی. کاتیەوەم هاتووە هەسبەتی نوێتی بکەم، عمرێکە تینومە و پێم نەزانیوە. شەربەتی محیبەتم پێ بدە، مەجلیسی نزیکانی خۆتم پێ نیشان بدە. پێم ئاشنا بکە
سەرچاوەی قوربم پیشان بدا لە مەجلیسی نزیکانت نزیکم بخەرەوە ئیلاهی نەخۆشیێکی غەریبەی وڵاتانم و کەسێک بۆ دڵنەواییم شک نابم ئەی تەبیب چارەسەرێک یا ڕەبی کەی نزیکی حاصڵە بێ و میهرەبانی دامە پۆشێت کەی هەز بە لوتفە گەورەکەی تۆ بکەم ئیلاهی لطفت با زیاد بێ لەسرم دام بپۆشێت ئیترە و کاتە لطف و ئیحسان دامە پۆشێت يا عظيم يا منان يا كريم يا رحمن يا صاحب الجود والإحسان والرحمة والغفران يا ربي رحمن بيبكى لنا وخوما جمنا بيتوا كسينيه بيجقلتو بولي بارانا ودز بدا يا رب العالمين كريمك بيجقلتو نيه ببخشيت كالشكوى ببيت العلا وازوفانيك ونكردني شكوايا قالت كردنا بخدي شاكي كي داواوت كا قيشتوت غيري تو تاوي من بقات لاي خلق پنا تنها بو تو بريتو پناي كسناوي يا ربي بيوفايي وفانا ناسان روي لوفات بيكردم زانيم كخوت ويستت من بيم طبيب دستي ليشتم هتا سبب بخوي بزاني كل درد ونزيك هتا دوا دژمن دڵنەوایی کردم پێیوتم بە کوشتنت دەتگەێنم بە حەبیب نازانمەوە دوژمنە یاخود دۆست دڵکەشکە بە غەیری خوا چاک ناکرێتەوە یا ئەرحەم الراحیمین دڵمان بە دنیایە گوناه و غەفڵەت شکاوە بە مەرحەمەتی خۆت ساڕێژی بکە اللهم آمین یا مجیب السائلین